سڵاو بەڕێزان خۆشحاڵم لەوانی دیگەدا پێتان شاد بوومەوە لەوانی چوارەمماندا لە کۆرسی پاوەرپۆینت واتە بەرنامەی مایکرۆسۆفت ئۆفیس پاوەرپۆینت باز لە چۆنەتی هێنانی وێنە هێنانی دەنگ هێنانی ڤیدیۆ ئەەکەین و دەستکاریکردن و کاریگەریەکانی سەرەتا بەرنامەکە ئەەکەینەوە وەک هەموو جارێ وتومە ئەمانە تێمپلیتی ئامادەکراون ئەتوانێکی لەمانە هەڵبژێرین بەڵام باش وایە کە تۆ ئیشی ڤیدیۆ ئەوانە ئەەکەی ئیشی ڤیدیۆ بڵێن ڤیدیۆ ئێنی دەنگ ئێنی و وێنە ئێنی دانێکی سادە هەڵبژێریت بۆی خۆت ئیشی لەسەر بکەیت وەک ئەمانە لا ئەبەیت دواتە دیلیتیان ئەەکەیت لێرەدا لەسەر خشتەی ئینسێرت بۆ هێنانی وێنە کلیک لە پیکچەرس ئەەکەین باشە ئەمە هەمووی فرمانە بەڵام کلیک لە پیکچەرس ئەەکەین لێرەدا ئەڵێ لەکوێی کۆمپیوتەرەکە تا هەیە بۆ نمونە من لەسەر دیسکتۆپەکە ئەتوانین وێنەیەک بێنین ئەم وێنەیە بەدڵی خۆت ئاوا بچووک و گەورەی ئەەکەیتەوە باشە لێرەدا لە بەشی فۆرمات واتە تۆ کە وێنەیەک ئێنی خۆی ئۆتۆماتیکی سەرخشتەی فۆرماتت بۆ زیاد ئەکا تۆ توانی وێنەکەت بەم شێوەیە لێ بکەیت بەم شێوەیە لێ بکەیت ئەها لێرەدا توانین دیزاینی بکەیت وێنەکەت بۆ نمونە بەم شێوەیە بێت یان گریمان بەم شێوەیە بەدڵی خۆت لێرەدا چەند بەشێکی تریتیایە وێنەکە چی لێ ئەەکەیت یان چۆن یعنی بەدڵی خۆتە شتەکان زۆر شتی جوانی تێدایە بۆ نمونە من حەزەکەم بەم شێوەیە بێت باشە ئەمە پێ جوانە لێرەدا ئەمانە هیچیان شتێکی وا گرنگی تێدا نییە ئەمە گۆڕینی ئەم بەشی ڕەنگەیە ها ئەلێرەدا بۆ نمونە بیکەین بە سوور ئەبین ئەوە بێ ئەو خەتە ئەبێ بە سوور ئەمی خوارەوەیان وەک گوتم ئەمە لە نووسینی شاها بوو باشە بەڵام لێرەدا بە شێوەی بۆ نمونە بۆ ڕسم وێنەکەیە ئەتوانی وێنەکەوا لێ بکەیت و ئەتوانی سێبەری بدەیتێ یعنی بەدڵی خۆت سێبەری بدەیت ئەتوانی سێبەردانەوەیکی ئەلێرا تێدایە تیشکدانەوەیەک ئەتوانی کاڵی بکەیتەوە وردە ئەتوانیت بەم شێوانی لێ بکەیت ئەمە لە نووسینەکە تۆزە ڕوون نەبوو لێرەدا جوان جوان هەستی پێ ئەکرێت بەو شێوەیە گریمان حەز لە کامیان بخۆت بەدڵی خۆ دیاری ئەەکەی ئەتوانین لێرەشدا بە هەمان شێوە نووسینێک لەسەر ئەم وێنەیە بنووسین هەر ئەچینەوە سەر سەرخشتەی ئینسێرت کلیک لە تێکست بۆکس ئەەکەین یاخود بە ئەم جارە لێرەدا ئەم فەرمانە بکەین بەشی هۆرد ئارتمان هەیە ئەگەر کلیک لێ بەس ئەبین بەم شێوە چەند شێوەیەکی ئامادەکراوی تێدایە بۆ نووسین بۆ هەر کام لەمانە هەڵبژێن نەتوانین نووسینی پێ بنووسین گریمان ئەمە هەڵبژێریت لێرەدا تێکستەکەمان لە بەشی سەرخشتەی هۆم وەک وتمان فۆنتی بۆ دیاری ئەەکەین و چەندێک بێت قەبارەی نووسینەکەی ئەم نووسینە ئەم فەرمانە دیاری ئەەکەین بۆ نووسینی کوردی بۆ نمونە ئەم نووسینەمان هەیە گریمان ئارەزووەکەی ئەلێرەیە بێت تۆزە بچووکتری ئەەکەینەوە باشە ئەلێرە دای ئەمین وتر بە هەمان شێوەی وانەی پێشوو باسی ئەگەین لێرە هەوەک وانەی پێشوو ئەتوانین چەند هەر هەمان شێوەی بۆ زیاد بکەیت هەمان نووسینەکانی تر با درێژە نەکێشە باسیەوە ناکەین ئەبین وێنەیەکمان هێنا نووسینیشماندانا و چەندەها شتی تری پێ ئەکرێت هەر لە بەشی فۆرمات لە سەرخشتەی فۆرماتە ئەمە هەمووی ئیشە بۆ نمونە تۆ ئەتەوێت ئەمە بکەوێتە بۆ نمونە ئەم نووسینە بکەوێتە پشت ئەم وێنەوە لێرەدا ئەم فرمانە ئەگەر لێوە سێرکن لە سەرخشتەی ئەم فرمانەیان ئەو بەشی خستە پشتی نووسینەکەەوە ئەگەر ئەوەی سەرەوە بکەی ئەهێنێتەوە سەرەوە بۆ نمونە نووسینەکە وێنەکە ئەگەر لێرەیە ئەمە بکەین ئەیباتە واتە نووسینەکە بە هەمان شێوە ئەباتە پشتەوە و وێنەکە لەسەرەوە بێت ئەمەشان بە پێچەوانەوەیە ئەمە لارکردنەوەیە ڕۆتەی یعنی بە چەند پلە بتەوێت ئەتوانین لێرەدا خۆت زیای بکەوێت یعنی هەڵی بژێری چەندێک ئەتەوێت بە کەستام لێرەدا کرۆپ بەشی بڕین ئەتوانین لی ببڕین وێنەکەمان ئەو نەمان ئەوێ بۆ نمونە ئێمە ئەو نەمان ئەوێت وێنەکەمان بەو شێوە بچوو بووە
بۆ نمونە بمانێ شتێکی تری کاریگەریکی تر ئەمان تێمپلیتن، ئەمانە ئامادەکراون، ئەتوانین لێردا ئیشی لەسەر بکەی وە لەم بەشەدا تاریکی و ڕووناکیەکەی سەرکەن. ئەمە زۆر تاریکە، ئەمە ڕووناکە زۆر ئەمە بەشانی سەرۆشی تێدایە. ئەتوانین ریمۆڤ باگراوند بیسریتەوە باگراوندەکەی و بەم شێوە بیهێنیت. باشە ئەتوانی لای بیتەوە بەشیمان بیتەوە بە کۆنتڕۆڵ زێد وەگوتم گەڕانەوە بۆ هەنگاوی پێشتر. ئەمە کۆمەڵێک فرمان بوو. دوای ئەمە باسی چی بکەین؟ باسی هێنانی ڤیدیۆ بکەین. ئەمە دەستکاری ناکەین، نینە ئێرە سلایدێک زیاد ئەەکەین لە سەرخشتەی ئینسێرت لێرەدا سلایدێک زیاد ئەەکەین بۆ نە سلایدێکی نۆرماڵ شتێکی سادە. لە سلایدی دووەمدا کە ئەمە سلایدی یەکەمان هەرماوە، لە سلایدی دووەمدا ڤیدیۆیەک هێنین. چۆن؟ لە سەرخشتەی ئینسێرت یەن بۆ بەشی میدیا لێرەدا کلیک لە ڤیدیۆ ئەەکەین وە کلیک لێردا ئەڵێ شێوەی ئۆنلاین بینە ڤیدیۆکەت، لێردا ئەڵێ لە کۆمپیوتەرەکەتا بینە. بۆ نە لێرە ئێمە کلیک ئەەکەین لەسەر دیسکتۆپ ئەم ڤیدیۆمان هەیە ئینسێرت ئەەکەین یاخۆ دەبڵ کلیک بە هەر شێوازێک بێت. ئەمە ڤیدیۆکەی بۆ هەیە ئەبینین ڤیدیۆکەمان هاتووە ناو بەناوی پاوەرپۆینتەوە. زۆر بە تەبیعی ڤیدیۆکەمان هاتووەتە ئێرە. باشە بۆ نمونە ئارۆزی لە دەنگی ئەم ناکەی، ئەمە دەنگێکی زووزیاکەیەتی بەدڵی خۆت. ئەبۆ شێوە گریمان تۆ دەوێت دەنگێک بهێنیت بۆ بەناوی پاوەرپۆینت. بە هەمان شێوەی سەر سەرخشتەی ئینسێرت لێردا کلیک لە ئەودیۆەکەین وەک چۆن کلیکمان لە ڤیدیۆ کرد لێرە ئەودیۆ ئەتوانی ڕیکۆردی بکەی، واتە هەر لێرەدا خۆت قسە بکەیت و یەکسەر ڕیکۆردی بکەیت و ئەتوانی بە ئۆنلاین بێنیت و ئەتوانی لەڕێی کۆمپیوتەرەکەتەوە بێنیت. بۆ من ئەم دەنگە ئاێنم لێرەدا ئەمە دەنگەکەیە گریمان لێرەدا بێ، ئەتوانی ئەمە وای لەکی دیار نەبێت، واتە پیشانی نەدات لە کاتی کردن بە ڤیدیۆیەکە، لە کاتی کردنی ئەم پرۆجێکتەمان بە ڤیدیۆیەک یاخود بە بەشێک بە سیمینار پێشکەشتنی سیمینارێک. طبعاً کە دەنگەکەت هێنا لەم سەرخشتانە یەکسەر سەرخشتەی پلەیباک زیاد ئەبێت لەگەڵ سەرخشتەی فۆرمات. باشە ئەگەر بیسڕیتەوە ئەبینی ئەو دوانە نامێت بۆی ئەیهێنینەوە. لێرەدا دەستکاریەکانی ئەەکەین بۆ من ئەمە دەنگەکەیە ئەمە دەنگەکەمانە. تۆ ئەگەر بتەوێت دیار نەبێت لە کاتی پێشکەشتنی سیمینار یاخودکردن بە ڤیدیۆی ئەم پرۆجێکتە ئەبێت لە بەشی پلەیباک ئەمە جارە کلیک لێرا بکە، کلیک لەمە ئەەکەی تەنها سەوتەکەیە تەنها دەنگەکەیە، واتە پیشانی نادات، ئەم لۆگۆیە پیشان نادات. کلیک لێرا ئەەکەیت ئەم بەشانە توانی ئەمە بشاریتەوە، واتە ئەمە بشاریتەوە ئەم لۆگۆیە توانی دەری بخەی بەدڵی خۆت. ئەمە ڤۆلیۆمەکەیەتی لۆ میدیۆم های مۆد بەدڵی خۆت. لێرە بڕینە یعنی ئەم دەنگەت لە چرکەی ئەوەوە دەست پێ بکات بۆ ئەوە ئەو مەسافەت ئەوێ ئۆکەی ئەەکەیت و ئەبێ بۆ نەخۆی باشە ئۆتۆماتیکیەن. دەنگ بۆ نمونە ئەتەوێت چی دەری بۆ زیاد بکەی ئەمە با لەسەر ئۆتۆماتیکەڵی بێت، هیچ مشکلەیەکی نییە. ئەگە بتێ ئەمانە لێ بیتەوە چۆن لێ ئەیتەوە لێرە داتوانین لە ئەگە کلیک لێمە بکەیت و لەم بەشی پلەیباک پلەی دانراوە، بەڵام پلەی تەنها ڤیدیۆکەت بۆ لێ یا تەنها دەنگەکە لێ ئەدا. بۆ نمونە تۆ ئەتەوێت بە شێوەیەکی گەورە بە عام پیشان باواتە بیتا بە شاشەی کۆمپیوتەرەکەت هەمووی چی ئەگەی لەسەر کیبۆردی کۆمپیوتەرەکەت دوگمەی F5 دا ئەگریت، ئەبینیت بەم شێوەیە هات. ئێستا دەنگێکیشی لەسەرە باشە ئەبینیت ئەچێ بۆ ڤیدیۆکە ئەوە تاو باشە بە ئینتەر ئەڕوات. تەمەن لەوانەکانی ترا باسی ئەەکەین، باسی سیمینار و ئەنیمەیشن و ئەو شتانە ئەەکەین چۆن بەکارێت ئەمە بۆچی سوودی چییە. ئەمەوانەیەم جارەمان بوو ڕوونکردنەوە بوو کە لەسەر هێنانی وێنە و دەستکاریکردنی هێنانی نووسین بۆ سەر وێنەکە کە بۆ شێوە ئەتوانی بیهێنیت، هێنانی دەنگ بوو. ئینشاڵڵا لەوانەکانی داشتی زیاتر باس ئەەکەین. تاوانێکی تر بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.